تا ئێستا بیرت لەوە کردوتەوە ئەگەر نەوت نەمێنێت چی بەسەر ژیانماندا دێت؟ ئێمە دەمرین، نانانە خێر ئەوان دەمرن. نابۆچی ئەوان بمرن؟ ئەی باشە کەواتە چی ڕوودەدات؟ سڵاوتان لێبێت لە نیابەختیارم. لە وێزگەی ئەمڕۆمدا باسی نەوتتان بۆ دەکەم. ئەو زێرە ڕەشەی کە بە فەرمانی خواوەند لە ناخی زەویەوە هەڵدەقڵێت، بەڵام مرۆڤەکان لەسەر زەوی لە پێناویدا خوێن دەڕێژن. نەوت یاخود پێترۆڵ مادێکی سروشتی ئاڵۆزە، پێکاتوە لە تێکەڵەیەک لە هایدرۆکاربۆنی جیاواز کە لە چینەکانی خوارەوەی زەویدا سەرچاوی گرتووە. کاتێکیش لە ڕێگەی بیرە نەوتەکانەوە دەردەهێنرێت، پێی دەوترێت نەوتی خاو. ئەم نەوتەش بە پرۆسەیەکی پاڵاوتنی تەواو کیمیاییدا تێپەڕ دەبێت و چەندین بەرهەمی وەک نەوتی ماڵان و گازی سروشتی و بەنزینی لێ بەرهەم دەهێنرێت. بە تەواوەتیش وەک یەکەم سەرچاوی وزە لە بوارە جیاوازەکاندا سوودی لێ دەبینرێت، هەر بۆیە بەزێری ڕەش ناو دەبرێت. ئەم سەرچاوە سروشتیە بە شێوەیەکی بەرچاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەرچاوی گرتووە، وەک وڵاتە عەرەبیەکان و کوردستانی خۆمان کە ڕۆژانە گوێبیستی دەرهێنان و فرۆشتنی نەوتین مەپارەیەکی زۆر. بەڵام هیچ کات بە بیرماندا هاتووە ئەگەر لە چاوتروکانێکدا زەوی لە هەسارێکی دەوڵەمەند بەنەوتەوە بگۆڕێت بۆ هەسارێکی خاڵی لە نەوت. ئەمە چی دەخوڵقێنێت؟ یاخود ژیانی مرۆڤەکان چی لێ بەسەردێت؟ ڕاستە ئەمانە تەنها ئەگەری زانستین، بەڵام ڕوودانیان بە ڕووداوێکی مەحاڵ دانانرێت، چونکە مرۆڤەکان زیاتر لە 150 ساڵە نەوت لە زەوی دەردەهێنن. وەک چۆن هەموو شتێک لە ژیاندا خاڵی دەستپێک و کۆتایی هەیە، بۆیە ئاساییە کە ئەم سەرچاوە سروشتیش ڕۆژێک لە ناخی چینەکانی زەویدا تەواو ببێت. هەر بۆیە شارەزایان لە توێژینەوەیەکی زانستیدا توانیویانە وەڵامی ئەم هەموو ئەگەرە ڕوون بکەنەوە. بۆ ئاگاداریت، بە پێی توێژینەوەکە یەکەم وڵات کە پشکی شێری زیانەکانی بەردەکەوێت کوردستان نییە، بەڵکو ئەمریکایە. باشە دەبێت ئەمە چۆن ڕووبدات؟ با ڕوونی بکەمەوە بۆتان. بە پێی توێژینەوەکە ئەمریکا ڕۆژانە نزیکەی 20 ملیۆن بەرمیل نەوت بەکاردەهێنێت. ئەگەر دەرهێنانی نەوت نەمێنێ، لێرەدا نەوتە ئەمبارکراوەکەشی بەرگەی ناگرێت. ئەمەش هۆکار دەبێت بۆ نەمانی بەرهەمە نەوتیەکان کە بەهۆیەوە سیارە و فڕۆکە و کەشتێبار هەڵگرەکان لە کار دەکەون. بەمەش ئاڵوگۆڕی شتومەک و پێداویستیەکان دەوەستێت و بازرگانی و ئابووری وڵاتان دادەڕمێت. بەهۆی ئەمەشەوە بە ملیۆنان کەس لە جیهاندا بێکار دەبن. ئیدی هیچ باڵەخانەیەک و ئۆتۆمبیلێک دروست ناکرێت. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ نەمانی توانە لە بەرهەمهێنانی مادەی ستیلدا. ئەمەش ئەوەمان پیشان دەدات کە چەند ڕۆژێک دوای نەمانی نەوت ژیانی مرۆڤەکان بە تەواوەتی دەچێتە قۆناغی سڕبوونەوە. مادە خۆراکیەکان بەرەو لە ناوچوون دەچن و نەخۆشخانە و وێستگەکانی دروستکردنی کارەباش پەکیان دەکەوێت. ڕاستە دەتوانرێت سوود لە خەڵوز ببینرێت بۆ بەرهەمهێنانی کارەبا، بەڵام خەڵوز بە شەمە نەفەر و بار هەڵگر دەگوازرێتەوە کە نەوت نەبێت ئەوانیش ناتوانن کار بکەن. ئیدی دوای مانگێک لە نەمانی نەوت گیانی نەخۆشەکانی ناو نەخۆشخانەکان دەکەوێتە مەترسیەوە و ئاسایشی شارەکانیش لە دەست دەردەچێت. دزەکان زیاتر ئازاد دەبن و دەست دەکەن بە دزینی هەر شتێک بێتە بەردەستیان، چونکە لەم کاتەدا خواردن و ئاو لە هەموو شتێک بە نرختر دەبێت. هەر بۆیە بەپەلا حکوومەتەکانی جیهان دەست دەکەن بە کۆبوونەوەیەکی چڕ بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە و پاراستنی ژیانی مرۆڤەکان لە ناوچوون. لە وڵاتە پێشکەوتەکاندا هەوڵ بۆ دۆزینەوەی جێگرەوەی نەوت دەدرێت کە زانایانی بواری وزە لە ڕێگەی توێژینەوەکانیانەوە پێشنیاری بەرهەمهێنانی گەنمەشامی و پاقلەی سۆیا دەکەن، چونکە ڕۆنی سۆیا و گەنمەشامی دەتوانرێت مادەی ئیسانۆڵی لێ دروست بکرێت کە ئەمەش بۆ بەرهەمهێنانی سوتەمەنی دەبێت بۆ ئۆتۆمبیلەکان. بەڵام لە وڵاتانی وەکو سعودیە و عێراق و لە ناویشیاندا هەرێمی کوردستان کە داهاتیان لەسەر دەرهێنان و فرۆشتنی نەوتە، لە دوای چەند مانگێک لە نەمانی نەوت ئابووریان دادەڕمێت و لە باریکی زۆر خراپدا دەبن. خۆڵ و خاشاک بە تەواوی هەناسە لە وڵات دەبڕێت. لێرە بەدوا چیتر کەس لەسەر نەوت شەڕ ناکات، بەڵکو هەموو هەوڵێکیان بۆ دۆزینەوەی شوێنگرەوەیەکە بۆ نەوت. وردە وردە شارەزایان بیر لەوە دەکەنەوە مادەی میسانۆڵ و سابوون تێکەڵ بکەن و چاندنی بەرهەمەکانی پاقلەی سۆیا و گەنمەشامی و قامیشی شەکریش زیاد بکەن، چونکە سەرچاوەیەکی باشن بۆ دەستکەوتنی میسانۆڵ. بەدەم ئەم سەرقاڵیەوە کات تێپەڕ دەبێت و وەرزی زستان دێت
کە لەگەڵ خۆیدا نەخۆشیێکی زۆر دەهێنێت. ئەمەش کێشەی نەمانی دەرمان دروست دەکات لەم قۆناغەدا. مرۆڤەکانی شار دوو بژاردەیان لە بەردەمدا دەبێت، یان دەبێت لە شوێنەکانی خۆیان بمێننەوە و لەگەڵ سەرما و برسێتیدا بجەنگن، یاخود کۆچ بکەن بەرەو ناوچە گەرمەکان و شوێنێکی لەبارتر بۆ ژیانیان. ئیدی لە دوای تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر نەمانی نەوتدا، بۆلیڤیا دەبێتە دەوڵەمەندترین وڵات لە جیهاندا کە خاوەنی هێزێکی ئابووری گەورەیە، چونکە تاکە وڵاتە کە مادەی لیسۆن بۆ پاتری دروست دەکات و دانیشتوانەکەشی دەستیان داوەتە کوشت و کاڵکردن و پشتیان بە خۆیان بەستووە. ئیدی وردە وردە 50 ساڵ بەسەر نەمانی نەوتدا تێپەڕ دەبێت. دووبارە هەناسەیەکی پاک بۆ هەساری زەوی دەگەڕێتەوە. پیسبوونی کەش و هەواش لە سەدا 90 کەم دەکات. سەوزایی باڵەکانی بەسەر هەموو لایەکدا دەکێشێت. ژیانی مرۆڤایەتی هەستاوەتە سەر پێکانی و لە هەندێک شوێن دەست بە دروستکردنی باڵەخانەکان دەکرێتەوە. ئێستا پرۆسەی گۆڕانی چشکی خۆر بۆ وزە لە هەموو کاتێک زیاتر سوودی لێ دەبینرێت. بەڵام لەو ماوەیەدا زانایان توانیویانە جگە لەوانەی کە باسمان کرد مادەیەکی دیکە وەک جێگرەوەی گرنگی نەوت بدۆزنەوە کە ئەویش ڕۆنی قەوزەیە کە 1 کیلۆگرام لە قەوزە 7000 جار وزەی زیاتری لە دەردەهێنرێت وەک لە بەنزین. ئەمەش یارمەتی دەرا بۆ جوڵاندنی ئۆتۆمبیلەکان و گەیاندنی خۆراک و پێداویستیەکان بە جیهان. ئێستا کاتی ئەوە هاتووە کەمێک بۆستین و بیر بکەینەوە. ئەوە تا زانایان و شارەزایان لێکەوتە ئەرێنی و نەرێنەکانی دوای نەمانی نەوتیان درک پێکردووە و دواتریش بە نووسینەوەی پلانەکانیان جێگرەوەیان بۆ دۆزیەوە و لێکەوتەکانیان چارەسەر کرد. کەواتە ئێستا دەوڵەتانی جیهان بۆ بەر لە نەمانی نەوت بیر لە جێگرەوەی و چارەسەرێکی تەواو ناکەنەوە تاوەکو دوای تەواوبوونی ئەم شلە سروشتیە لە ژێرزەوی. ژیان و مرۆڤایەتی نەکەونە مەترسی لە ناوچوونەوە.